ئامادەی میدیا لە کۆمەڵگادا. میدیا بە هەموو ژانر و بەشەکانیەوە لەمڕۆدا ڕۆڵێکی گەورە لە بواری گەشەی هەمە چەشنی کۆمەڵگادا بینێت. هەر لە هۆشیاری تاکەوە تا ئاگاتە دروستکردنی فشار لەسەر دەسەڵات، واتە چۆن لە بواری کۆمەڵایەتیدا ئەتوانێت ڕێڕەوێکی کلتوری دروست بکات و بەشدار بێت لە دروستکردنی خوڕەوشت و کاردانەوەی تاک، ئاواش نەخشی هەیە لە بەرهەمهێنانی هۆشیاری سیاسی و دیاریکردنی شێوازی حکومڕانی لە کۆمەڵگادا. کۆمەلگای مەدەنی و دیموکراس بە خەسڵەتی میدیای بەهێزە ناسرێتەوە کە تیایدا ڕای ئازاد ڕوبەرێکی گەورە پڕکاتەوە. بواری ڕۆژنامەگەری لە ئێستادا ئەتوانێت دەستەبەری زۆر شت بۆ کۆمەلگاکەی بکات. هەنووکە هەندێک وڵاتی پێشکەوتوی بواری ڕۆژنامەگەری ئامادەیی میدیاییان وەک بوارێکی ئابووری کاریگەر و بەهێز بەکارێنن. بۆیە لە ئێستادا بواری ڕۆژنامەگەری توانیوێتی تەجاوزی سنوورەکانی خۆی بکات و بەشدارێکی کاریگەر بێت لە سەرجەم ڕێاڵەکانی کۆمەلگادا. خۆگەر بەم نیگایەوە لە بواری ڕۆژنامەگەری کوردی و حاڵی میدیاکەی بڕوانین، ئەبێت بپرسین ئایا لە بنەڕەتەوە بواری ڕۆژنامەگەری کوردی بۆ ئەوە دامەزراوە خزمەت بە هۆشیاری تاکی ئێمە بکات یاخود بۆ تەمایی زۆرێک لەسەر لێتێکدان؟ ئایا سەرەتای دامەزراندنی میدیای ئێمە لە ناو کۆمەلگا و لای خەڵک بووە یان میدیا لە ماڵەکانی حیزبدا دروست بووە و لە دەلاقەی ئایدۆلۆژیاوە سەیری خەڵکی کردووە؟ ئایا بواری ڕۆژنامەگەری ئێمە توانیوێتی نەخشی هەبێت لە بەرەو پێشبردننی هەزری ڕامیاری و کۆمەڵایەتی و ئابووری لەم هەرێمەدا، یا بۆ خۆی بۆتە سەربارێکی تر؟ ئایا میدیاکارانی ئێمە لە ئاستی چاوەڕوانی بوارەکاندا بوون و توانیویانە ئەم بوارە وەک زانست سیر بکەن و بە هەستیاریەوە مامەڵەی لەگەڵدا بکەن؟ ئەوەی ئەگوترێ میدیا چەکێکی دوودەمە، ئایا ئەو دەمەی ئیشی لە کۆمەلگای ئێمەدا کردووە ئاشێ خزمەت بکات یان بە پێچەوانەوە وەکو تیغێکی بڕندا لە لەشمان هەڵچەقیوە؟ واقعی ڕۆژنامەنووسی کوردی لە ڕووی چەندایەتیەوە لە هەرێمی کوردستان پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ وڵاتانی تر زۆر یعنی لە پێشترە بە پێی ئیستانداردی نێودەوڵەتی. بەڵام بابەتەکە لەوایە ئایا لە ڕووی وەکو چەندایەتی یعنی فراوان بووە، ئایا لە ڕووی چۆنایەتیەوە ڕۆژنامەنووسی ئێمە پێشکەوتووە یانە؟ بەڕاستی ئەمیان جێگەی زیاتر وردبوونەوە و لێکۆڵینەوەیە، چونکە ئێمە بەتایبەت بواری ڕۆژنامەنووسی کوردی ئێمە زیاتر توانیومان قسە بۆ خۆمان بکەین نەک بۆ غەیری خۆمان، چونکە ئێمە لە حاڵەتی داواکردنی مافی چارەنووسین بۆ گەلەکەی خۆمان. ئەبێ زیاتر یعنی بتوانین قسە بۆ دەوروبەرمان بکەین، بۆ جیهان بکەین کە داواکاری ئێمە چییە، پێداویستی ئێمە چییە، گرفتەکانی ئێمە چییە لەگەڵ چواردەورمانە. ئێمە لەم ڕووەوە پێم وایە ئێمە نەمانتوانیوە هەنگاوی باش بەهاوین، چونکە زیاتر قسەمان بۆ خۆمان کردووە کە پێم وایە قسەکردنە کەشمان بۆ خۆمان هێندە فراوانە. پێم وایە ینی بینەری کوردووە بیسەری کوردی ینی زۆر لەوە چێت تووشی بە عیبارەتە کوردیەکەی خۆمان بڵێن تووشی ئینتەلا بوو بێ لە گوێگرتن و لە بینینی هەواڵی کوردستانە کە پێم وایە کێشەکانی کوردستانیش ڕۆڵی کاریگەریان هەبووە لەوەی کە میدیای کوردی سەر لە بینەر و لە بیسەر تێک بدە، چونکە بێگومان قەیرانەکانش کاریگەری هەبووە لەسەر ئەو ئاراستەیەی کە میدیای کوردی هەیەی. بەڵام بۆ دەرەوەی کوردستان پێم وایە ئێمە زۆر بێهێزانە کارمان کردووە و نەگەیشتوینەتە ئاستێک کە پێی بوترێ ئاستی ئیستانداردی نێودەوڵەتی بە پێی ئەو وڵاتانەی کە لە چواردەوری ئێمان، چونکە ئێمە میدیایەکمان نییە لەگەڵ جیهانی عەرەبیە قسە بکە، لەگەڵ جیهانی فارسا قسە بکە، لەگەڵ تورکا قسە بکە. ئێمە لەو ڕۆوە یعنی زۆر بێهێزین. میدیایەکمان نییە بە ئینگلیزی قسە بکە لەگەڵ جیهانی خۆرئاوایە بدوێ کە ئایا کورد داوای چییەکە، کورد ئەوێ بەرەوکوێ هەنگاو هەڵگرێ. ئێمە لەمە یعنی لە قەیرانای
ڕۆژنامەگەری کوردی بەزیاد لە تێپەڕبوونی 118 ساڵ ئەگەر ئێستا سێری پێگەی بکەین ئەتوانین لە سێ ئاستەوە تەماشای بکەین. ئاستێکیان پێگەی تەکنیکی ڕۆژنامەگەریە. من کە باسی ڕۆژنامەگەریەکەم تەنها نووسرا و باس ناکەم، نووسرا و ڕۆژنامەگەری نووسرا و ڕۆژنامەگەری ئەلکترۆنی و دیجیتاڵی مەبەستمە. لە ڕووی تەکنیکیەوە توانین بڵێن ڕۆژنامەگەری کوردی توانیوێتی گەلێک هەنگاو بنێ لەگەڵ ڕۆژنامەگەری جیهانیا بێەوە لەگەڵ میدیای جیهانیا کەم تا زۆرێک بڕوە. بەڵام ئەوەی ماوەتەوە دوو لایەنی ترێکە زۆر بەلای منەوە گرنگن. لایەنێکیان کە پەیامسازیە لە میدیایە، لایەنێکیان کە فەرهەنگسازیە. لە ڕووی پەیامسازیەوە پەیامی ڕۆژنامەگەری کوردی ئەتوانم بڵێم ئێستا فەوزایەکی لە نێو جەماوەرەکەیدا دروست کردووە کە زۆر بە ئەستەم ئەتوانن پێناسەی ئەو پەیامسازیە بکەن کە ڕۆژنامەگەری کوردی کاری لەسەرەکە. ئەم پەیامسازیەش ئەم فەوزایەش لەم پەیامسازیدا تەنها پەیوەند نییە بە میدیاکان خۆیانەوە، بەڵکو پێوەستە بە وەزعیەتی سیاسی ناوچەکەوە، چ وەکو ناوەی هەرێم و چ وەکو دەرەوە. وەکو فەرهەنگسازیش ئەمەش دیسانەوە تووشی فەوزایەکی تر بووە. بەداخەوم زۆر خراپ لەمەیە میدیای کوردی کاری کردووە و سەبەبی سەرەکی لەم حاڵەتەشا دیسانەوە هەر میدیایە کەمتر ئەتوانم بڵێم واقع سیاسیەکەیە، چونکە فەرهەنگسازی ئەرکێکی سەرەکی میدیایە بۆ کۆمەلگای خۆی ئەکا. ئەلەم دوو خاڵەیە پێگەی میدیای کوردی دوای تێپەڕبوونی 118 ساڵ پێکەیەکی ترسناکە، بەڵام لە ڕووی تەکنیکیەوە توانم بڵێم هەنگاوی باشی ناو ڕۆشتوەتە پێشەوە لەگەڵ میدیای جیهانیدا. بەراورد بە دەوڵەتانی دراوسی ئەتوانم بڵێم لە ئاسێکی خراپ نییە، باش نییە، بەس خراپیش نییە. بەڵام بەراورد بە ئەوەی کە ئێمە ئەو هیوا ئاواتی کە ئێمە هەڵمانگرت بوو لە ماوەی 25 ساڵ دوای ئازادبوونی کورد، چ میدیایەکمان هەبێت چ ڕۆژنامەگەریەکمان هەبێ، بێگومان نەمانگەیانە ئەوەی کە تینوێتی خۆمان بشکێنین پێ یان برسێتی خۆمانی پێتێرکەین. ئەبواە ئێستا میدیای کوردی لە ئاسێکی زۆر ئازادتر بووە، لە ئاسێکی زۆر بەرفراوانتر بووە، لە ئاسێکە بواە کە 25 ساڵ ئازادی کەم نییە تۆ بتوانانی بناغی میدیایەکدا بڕێژی. بەڵام ئەگەر هەم بە ئەوەنە ڕەشبینیش نەبم من، ئەگەر بەراوردی کەم بە میدیای تورک و ڕۆژنامەگەری لە تورکیا لای ئێمە زۆر باشترە، چونکە کەمترین ژمارەی ڕۆژنامەنووس لای ئێمە لە زیندانای لە تورکیا کە دەوڵەتێکی ئەلمانیە لە ناوچەکەیە لاف و گزافی ئەوە لێ ئەیە کە ئەتوانم بڵێم منبەری ئازادیە، بەڵام ئەو زۆرترین ژمارە ڕۆژنامەنووسی لە زیندانەیە. باسی عێراق ناکەین، عێراق وڵاتێکی کاول و وێرانە، باسی سووریاش ناکەین هەر وێرانە، بەڵام ئێران دەوڵەتێکە 3000-4000 ساڵە دەوڵەتە. ئاستی ئازادی و ئاستی میدیا لای ئێمە لە لای ئەوان باشترە لە هەنێ لایەنەوە کە خراپتر لە هەنێ لایەنێکەوە. بەڵام بە عام بە شێوەیەکی گشتی ئەکرێ بڵێم ئەبواە ئاستی میدیای کوردی ئێستا لە پێشتر بووە. ئەوێ ڕاستی بێت ناتوانانی بڵێ ڕۆژنامەنووسی کوردی گەشتە ئاستێکی وا کە لە خەم ڕەخسیوە و ناتوانین بڵێ لە بارودۆخەکە جارانێ چەقیوە. ڕاپەڕین لە کوردستانە کارێکی ئەو توێکرد کە ئازادیەکی بەرفراوان بێتە ئاراوە و خەڵک بتوانێت بە ئازادی شت بنووسێ. ڕۆژنامای زۆر بوو، گۆڤار زۆر بوو، کەناڵی تەلەڤیزیۆنی زۆر بوو. ئەمانە هەمووی تاوان کە زۆر ئەبێت مانای کارێکی زیادەکە، زمانی ڕۆژنامەش زۆر بێت. بەڵام لەگەڵ ئەمانە هەمووشیە هێشتا کەمبووخوڕێکی زۆر لە بوارەکە ئەبین دەربارەی بەڕاستی پابەت نەبوونی هەندێک ڕۆژنامەنووس بە ئێتیکی ڕۆژنامەنووسیەوە و گوێنەدەدان بەو یاسایی کە دەرچوو بۆ بەرژەوەندی ئەوان و هەروەها خۆڕۆشنبیر نەکردن، یعنی گوێنەدانە ئەوەی کە لە دنیا چی ڕۆدا، سەحافە گەشتە چه ئاستێک، ئیعلام لە چه حاڵەتێکە، میدیا چۆنە لە وەسەتی دنیا. ئەمانە زۆری ئەوەیە، ینی هەر مجارد ئەوە نییە کە برادێک نامەیە بۆ لێپرسراوی کەناڵێکە نووسێ تکایە فڵان کەس تاعین و خراپێ بە ڕۆژنامەنووس، ئەوە ناخوات. یعنی تەنانەت ئەوانەشی کە ئێستا لە پەیمانگا و کۆلێجەکان دەرچوون بەڕای من ئەبێ پێش ئەوە ماوەیەکی زۆر تەطبیق بکات، ینی پراکتیس بکات لەسەر شتارە لەسەر ئەوەی خوێنێتی اینجا بێتە بوارەکەەوە لە خۆیەوە وەکو خۆمان دەڵێن لە پڕێکە نابێ بە کوڕێک. ڕۆژنامەنووسی عەشقە، پێش هەموو شتێکی بێ ئەو کەسێک کە چێتە ئەم بوارەوە عەشقی بە ڕۆژنامەنووسیە بێ و پاک بێ، خاوێن بێ، خوێنەوار بێ، ڕووناکبیر بێ و ئاگای لە ئازادی خەڵقی تر بێت. قەڵەمی بەدەستێ بۆ قەڵەمەی خۆی خەڵک بەرینار نەکە، شعوری خەڵک بەرینار نەکە، ئازاری خەڵک نەدات، ئەو هاوڵاتی ئەوێ خواستەکەی ئەو بگەێنێ.
لا ئێمە شتێکی زۆر گرنگ هەیە ئەنی گەلە شتێک کە پشتێ باس کرێ مەسەل لەوانە مەسلەیەک ئەو ڕژێنی ڕۆژنامە نووسێک مەسەیەکی زۆر گرنگ ئەو ڕژێنێ خەڵ زۆری پێخۆشە بەڵام هەفتەی دوایی باسی ناکات چیتان کرد بۆ ئەمە گەیشتە چۆ ئەنجامەکە چی بوو ئایا ئەو کابرەی کە تۆ وتت ئەمەندە ملیۆن دۆلاری دزیوە گیرە را بە محکەمە یا ئەو پرۆژەی کەوتی وەستێنراوە فڵان لێ مەسوولە هیچی باران بکرا بەدوادەچوون نییە مجرد خبرەکە ئەو ڕژێنە بۆی دەرەچێتەوە مەسەلە ملێکێکم پرسیوتم کاکە تۆ عینوانێک دانی کە ناو عینوانەکەی خوارە بینیست ئەوەی تیانە وتی ئاخە مەسەلە علاقەی بە پەرفرۆشیەوە هەیە لە پەرفرۆشی ئەبێ لە حسابی زەوقی خەڵک بێت حسابی ئەم شتە جوانە بێ خۆی سەحافە لە دنیا پێ ئەڵێن دەسەڵاتی چوارەم یعنی دوای دەسەڵاتی تەشریعی تەنفیزی قەزایی کە ئەو سێ دەسەڵاتی گەورەیە دەسەڵاتی ساحبە جەلالێک پیان و خاوەنشکۆ بە ڕۆژنامەنووسی لەبەرەوە ئەو کەسێک هێتە بوارەکەوە ئەبێ بەنیازی بێت کە خزمەتی خەڵک بکات بەنیازی بێت کە عاشقەکەی وای بکات شەون و خونی بەدیار ئەو ڕۆژنامە و گۆڤار و میدیاوە کە ئیشتیاکە بکات بەوەی بیگەێنێ بە ئاواتی خۆی بیگەێنێت و بە پاکیش نامەکە خۆی بگەێنێ بە شێوکی گشتی خراپە و لەم شێوە گشتێشە هەر جۆرەی لە میدیا بۆ خۆی کێشە و گرفتی خۆی هەیە من پێما بێ ئەوەی لە کوردستانە دەسەڵاتی کوردی دانی پیانانێ ئەوەیە کە ئەم میدیا ئاراسەکراوە ئەوەی کە پێوتی میدیا حیزبی کۆتایی هاتووە بەڵام ئەم هەر بە باڵێ و مڵکی گشتی پارەی بۆ دابینەکە و سامانەی زۆری خستوتە سەر و هەموو ئەمانش لەسەر حسابی ئەو میدیایە کە ناوی میدیای ئەهلی و میدیای ئازادە میدیا حیزبەکان ئەگەر دیقەتیابێ کەمترین کێشەیان هەیە لە ڕووی دادگاوە لە ڕووی پێدانی زانیاریوانێ لە ڕووی وەزعی داراییوانێ بەڵام بەرامبەرەوەوانە ئەو میدیایی کە میدیایەکی مەساحێکی بچووکتری گرتووە و ناوی میدیای ئەهلی و ئازادوانێ لە هەموو ئەوڕوانەوە کێشەی هەیە من پێما بێ ساڵی پار ساڵێکی ڕەش بوو بە ناوچەوانی میدیای بارودۆخی میدیاوانە لە هەرێمی کوردستانە چونکە ئەو بارودۆخە سیاسی هاتە پێشوانەیە کاریگەری گەورەی لەسەر میدیادانا و ئەوە بوو کە چەند میدیای لە هەولێر دەرکران لە ڕاستیە پرسیارێکی قورسە بۆ دەلیلەی ئێمە فاکتی پێویست و لێکۆڵینەوەی پێویستمان نییە بەڵام بە نەزەری من دوو ڕەهەندی هەیە یەکیان پۆزتیفە کە بریتە لە فرەی کەناڵی میدیا و ڕاگەیاندن و داوم دەستگای جۆرا و جۆر و یەکی یان با بڵم بەشەکە تریشی بریتە لە نەبوونی سانسۆر نەکەر نییە بەڵام سانسۆر زۆر کەمە و میدیا بۆ بە بەشێک لە پرۆسی سیاسی و سیستەمی سیاسی و دامەزراوی لە هەرێمی کوردستان هەموو کەس بۆی گرنگە بزانە میدیا چیاڵێ ئەوە بە بۆچوونی من و ڕۆڵی شیە بۆ لە وشارکردنەوەی کۆمەڵگا بە بۆچوونی ئەودی بە پۆزت فێدەوە نیوگەتیفەکەی بەشێکی زۆر لەوانەی کە متابعی میدیای کوردیەکەن پێیان وایە جۆرە لە فەوزای خوڵقاندووە و جۆرە لە ئاریشۆکی شێگر و قێرانی خوڵقاندووە زۆر ئیدۆلۆژی و سیاسی بۆتەوە پانتای سیاسی میدیای کوردی داپۆشیوە لە کاتێکا بارودۆخی سیاسی بۆ خۆی هەڵگیری کۆمەڵی قەیران و گێرشە و گروت و ململانەی ناتەندروستە میدیاش ئەمانەی گواستۆتەوە هەڵگیری ئەم بارە ناتەندروستی سیاسەتە ئەوە بە بۆچوونی من دروستە و دوای ئەوە بەشێک لە هەواڵەکان و سەردێڕی هەواڵ و میدیا و راپۆرت و نشیکاریەکان بێفاکت و بەڵگەن کە کێشەی زۆری دروست کردووە و بە جۆرێکی ترەوەیە کە هەندێک لە میدیاکان نابەرپرسیارە نەمامەڵایەکەن بۆ نەوەی لە شەڕی داعشا بینیمان ئەو تێڕوانە جۆرا جۆرانەی کە هەبوو و لە مەسەلەی قەیرانی ئابووری حاصل بە بۆچوونی من لەم بارەیەوە خەلەل هەیە بەلار حاڵدا 100% ناتوانانی بڵێ دیوە پۆزتیفەکە یا دیوە نێوەتیفەکەی کاملە بەڵام هەردووکی هەیە بەڵام بەو ئامارانەی کە لە بەردەستی منان لە بۆ نمونە لەمە ڕابردوودا لە ساڵی 2015 930 کەناڵی ڕاگەیاندنی کاخەزی هەبووە ڕۆژنامە و گۆڤار لەوانە نزیکی 850 داخراون کۆتاییان پیاتوە بەبێ فشار و سانسۆر تەنها بە ڕەزامەندی ئەوە ئاماژەیە بۆی کە ئەم میدیایە تەمان زۆرینەی خراپ بووە هەندێک میدیای زۆر باشی تیا بووە بۆ ناکرێت بڵام ڕۆژنامەی کۆمەڵی تیا بووە ڕۆژنامەی وشەی تیا بووە ڕۆژنامەی هاوڵاتی تیا بووە چی تیا بووانە ئەمانە ڕەنگەمانە بەتوانین بڵین تار ئەوانش بێئین نین بێڕەخنە نین بەڵام بەشێکی زۆری ئەوانەی خۆشبەختانە داخراون میدیای سێبەر بووە کە گرفت بوون لەناو میدیای کوردیا کێشەیان دروست کردووە کەواتە ئەو ئامارە پێمانەڵێ کە
دیوێشیەوەیە خۆشببختانە بەشێکی زۆری ئەوانە داخراون کە نگەتیڤ بوون بەشێکیش داخراون کە پۆزتیڤ بوون ینی سیرکە هەروک ئەوەی کە من باسم کرد دیوێکی پۆزتیڤی نێدێ بە میدیاکانیش بۆ دەرەکەوێت بەڵام بەداخەوە ئێشتا میدیای مؤثر و کاریگەر لە هەرێمی کوردستان و لە دنیاشا تەلەڤیزیۆنە کە بەداخەوە تەلەڤیزیۆنەکانی ئێمە پێویستیان بە پێهاچوونەوە هەیە ینی پێویستە ڕاستە پێویستە سەبقی سەحەفی هەبێ بەڵام پێویست نییە کارکتەری جەلات بکاتە سوپەرمان پێویستە کارەگەری نێگەتیڤ کا بە پۆزتیڤ هەواڵێکی نەخوازراو کە مؤثرە بێ کە کاریگەری سایکۆلۆژی خراپ لەسەر کۆمەلگادانە بێنێتە پێشەوە چکا بە پێی پێماننامی شەرەفی ڕۆژنامنووسی ئەو هەواڵەش کە ڕاست و دروستە و زەرری بۆ کۆمەلگاهەیە نابێ بڵاو بکرێتەوە بە نەزەری من بۆیە تەلەڤیزیۆنەکانی ئێمە بەرپرسیارێت زۆرتریان نەکەوێتە سەرشان بەهەرحاڵ دیسان بەم قسانەش و ساڵی داهاتوش پێویستمان بۆیە لە یادی ڕۆژنامەگەری ورێ زۆرتر لەسەر ئەم شتانە بوەستی. بێگومان یعنی ناسنامەی ڕۆژنامەگەری کوردی ئێمە وەکو باسم کرد هەر میلەتێ تایبەتمەندی خۆی هەیە هەر میلەتێک تایبەتمەندی زمانەوانی هەیە کولتوری هەیە مێژووی هەیە و تایبەتمەندی سیاسی هەیە بێگومان یعنی کوردیش وەکو نەتەوەیەک ڕاستە نەتەوەیەکی دابەشکراوە بەڵام سەرەڕای سەدان ساڵ ینی ئەوەی کە لەژێر نیری داگیرکاریە بووە ناسنامەی خۆی پاراستووە وەکو نەتەوە وەکو زمان وەکو کللتور وەکو بەهاکانی خۆی ینی بەها کولتوریەکانی خۆی لەبەرەوە پێم وایە هەر لە سەردەمی دەرکردنی ڕۆژنامەی کوردستانەوە هەتا ئێستا ینی ڕۆژنامەنووسی کوردی هەوڵی داوە ئەم بەهایانە بپارێزێ هەوڵی داوە گرنگیان پێ بدا بەڵام ئایا تا چەندێ سەرکەوتوو بووە یا سەرکەوتوو نەبووە پێم وایە ئەوەژە ئەگەڕێتەوە بۆ هەلو مەرجە سیاسیەکەەوە بۆ لوانی ئەمنی یعنی هەندێک جار کە ڕۆژنامەنووسی ئێمە لە هەندێ قۆناغا یعنی ڕۆژنامەنووسی شاخ بووە ڕۆژنامەنووسی قەدەغە بووە و بە نهێنی کاری کردووە لەبەرەوە ینی لەوانەیە لە هەندێک قۆناغا پاشەکشەی بەخۆیەوە بینی بێ بەس لە بەگشتی ڕۆژنامەنووسی کوردی هەڵگری غەمەکانی میلەتی کوردە لە هەموو پارچەکانە ئەگەر ینی بە شێوەیەکی گشتی وەریگرین بەڵام ئایا فلانە میدیا یا فلانە ڕۆژنامە یا فلانە کەناڵ تا چەند دەتوانیوێت ئەم ئاوات و هیوا و خواستانە بەدیبێنێ ئەوە ینی هەڵە گیرێ بۆ لێکۆڵینەوە و توێژینەوەی بڵین ڕۆژنامەوانی کە ئەوە ئێستا کاری ئێمە نییە کە ینی قسەی تیا بکەین ڕۆژنامەگەری کوردی لە سەرەتای سەرهەڵدانیەوە لە ساڵانی 1992 ئەتوانین بڵێن وەک ڕۆژنامەگەریەکی نەتەوەیی خۆی ناساند چونکە زیاتر تەکیدی لەسەر بابەتە نەتەوەیەکان نەکردەوە لە یەکەم سەرروتاری ڕۆژنامەی کوردستانە ئەمە زۆر بەڕوونی دیارە بەڵام کە زەمن تێپەڕێگا تا 118 ساڵ وە دواتر بابەتەکە شوناسەکە ئەگۆڕێ چونکە ئێستا پرۆسی میدیا پرۆسەیەکی نێودەوڵەتی بوونە بەڵام بەداخەوە میدیای کوردی لەم پرۆسەیە زۆر دواکەوتۆ نەیتوانیوە خۆی بکاتە میدیایەکی نێودەوڵەتی ئێستاش بابەت و پەیامەکانی میدیای کوردی لە چوارچێوەی بابەتی هەرێمی ئاخولێتەوە ڕاستە ئێستا فەزاکراوەیە بۆ گەیاندنی پەیامەکان بەڵام پەیامەکانی ئێمە نەبوونەتە شوناسی میدیاکەمان لە حاڵەتێکی ئێستای سیاسی هەرێمی کوردستانە دیسانەوە خۆمان لەوە لا داوەتەوە کە ناتوانین هەم وەکو میدیایەکی نەتەوەی خۆمان بناسێنین یان هەم وەکو میدیای خەڵک ئێستا لە دنیاە باوی هەیە و خەڵک خاوەنی ئەم میدیایە بەڵکو جۆرە خاوەنداریەتێک هاتووەتە نێو میدیای ئێمەوە کە شوناسی میدیایی تێکداوە لە هەرێمی کوردستانە بەستوویەتیەوە بە وەزعیەتی سیاسی و پەیامی سیاسی لە هەرێمی کوردستانە چەند نەتەوەی بێ میدیاکان هێندە نەتەوەین چەند لەو ڕەوتە لایەندا میدیاکانیش دیسانەوە لا ئەدەنەوە لەبەرەوەی شوناسی میدیای کوردی شوناسێکی نادیارە وونە تەماویە ناتوانین پێناسێکی ڕوونی بۆ بکەین چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی فەرهەنگیەوە بێگومان هەمانە ناسنامەیەکمان هەیە بەڵام ئەو ناسنامەی ئێمە ناسنامێکی تایبەتە بە خۆمان نە ئەوەیە ئێمە هاوشان و هاوتەری بین لەگەڵ وڵاتە دیموکراسی خوازەکان و وڵاتە پێشکەوتوەکانە نە ئەوەیە ئێمە میدیاکەمان میدیایەکی شمولی و دیکتاتۆری بێ وەکەوەی کە لە هەنێ وڵاتی دیکتاتۆریەتە ئەبێ میدیای کوردی ناسنامەی ڕۆژنامەگەری لە کوردستانە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی
دۆخێکی تایبەتی خۆی هەیە یعنی ئەم دۆخە تایبەتە کە ئەم دۆخی تایبەتی خۆی هەیە نە ئەو پەڕی ڕاستە نە ئەو پەڕی چەپە نە ئەوەیە کە ئێمە قەمعی بێت میدیاکەمان نە ئەوەیە کە زۆر ئازاد بێت ینی ئەتوانم بڵێم حاڵەتێکمان دروست کردو بۆ خۆمان پراوێزێکە لە دیموکراسی پراوێزێکە لە میدیا پراوێزێکە لە ئازادی میدیایی ژمارەی زۆر کەناڵمان هەیە بەڵام ژمارەیەکی کەم لە تێفکرینی میدیاییمان هەیە ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسمان هەیە بەڵام ژمارەیەکی کەم لە خاوەن ئایدیا ڕۆژنامەگەریمان هەیە ئەمە ئەم کێشەکانی ئێمە ئەجنا ئەگەر بەراوردی خۆمان بکەین بە هەر میدیایەکی وەک وڵاتی بۆ نمونە کەنەدا میدیای ئەمە لە هی ئەوان ناچی هی ئەوانش لە هی ئێمە ناچێت ئەگەر بەراوردی خۆمان بکەین بە ڕۆژنامەگەری لە سعودیە هیچمان لە یەکتر ناچێت بەراوردی خۆمان بکەین بە تورکیا و ئێران هەر لە ئەوانیش ناچێت کەسی لە ئێمە ناچێت ئەمە تانوپۆی سەرەتای داڕشتنی خاڵی تانوپۆی دەموچاوی ڕۆژنامەگەری کوردیت ئەم 25 ساڵێکی ئێستا دوای 25 ساڵ ئێمە ئێستا ئەمانەوێت بە دوای سەری خۆمانە بگەڕین بە دوای سەری میدیای خۆمانە بگەڕین ئێمە خۆی وەکو ڕسمی سندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە ئەو سندیکایە تاوان هەوەی تایبەتی هەیە ئەو هەوەیە ئەیە بەکەوێ بە ئەندام بەڵام ئایا هەموو ئەندامەکانی سندیکای ڕۆژنامەنووسن بێگومان نە چونکە لە بارودۆخێکە چەیەکێکی ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە سێمایی دروست بوو چ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە هەویە دروست بوو یعنی سەرەتاکەی زۆر جۆنە دراوەتە ئەوەی کە تا چەند ئەم کەسە ڕۆژنامەنووسە زۆر کەسێ مجارەت دەبەرەوەی کە لە بوارێکە ئیشی کردو کراوە بە ئەندام هەیە تەنانەت ینی واستش کراوەتیایە لەبەرەوە زۆر بۆریکی زۆر پیا بۆتیایە ئەوە ناسنامەکە تێگەوە جنا ناسنامەی ڕۆژنامەنووس بە مانای وشە ئەوەیە کە کارا بێ لە ڕۆژنامەیەکە یا لە گۆڤارێکە یا لە بوارێکی میدایە تەنانەت حتا لە ئیزا و تەلەڤیزیۆن و ئەوانە ڕۆژنامەنووس نین جگە لە هەواڵساز و لە پەیامنێر ئەوەی کە لە پشت کامێرەکە وەستی ئەوانە کار لە ڕۆژنامەنووسەکەن باقەتی شتی فەنیە ناچێت بۆی بەڵام لا ئێمە زۆر هەمووی هەویەکە وەرەگرن ئەوێ بە ئەندام تایە بەڵێ ئەوە جێشانازیەکە ئێستا ڕۆژنامەنووسی کوردی بەدەلیل ئەوەی کە ئێمە بێژگەرەوەی کە ئەو ئازادی هەیە وتمان ڕزمارێکی زۆر ڕۆژنام بۆ گوبار هەیە ئێمە لە سەردەمی کە لە نەقابە من 7 ساڵ نایب نەقیبی مرکزی بووم و 2 ساڵ نایب نەقیبی سلێمانی بووم بە هەور و تەخەلایەکی زۆر توانیمان ئێمە دەنگی ڕۆژنامەنووسی کورد بگەینە جیهان بوو بە ئەندام لە سندیکای ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە لە کۆنگرەی 25مینی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی ساڵی 2004 لە ڤێنە بەشدار بووین لە کۆنگرەی 26مین ساڵی 2007 لە مۆسکۆ بەشدار بووین لە کۆنگرەی 27 لە شاری ئەکادیز لە ئەسپانیا مؤتەمەری بەشدار بووین ئەمانە تاوان دەنگی ڕۆژنامەنووسی کوردمانەگەیان بۆ شوێنانە و پەیوەندیمە زیاتر بەهێزە بوو وەفدی ئەوانیان بۆ لامان ئێمە ئەچوون بۆ لایەن بەرەوە ئێستا سندیکەکە من ناسراوە لە دەرەوە بەڵام ئێستا لەو ئاستە جارانیە ماوە یان نە ئەوە بوارێکی ترە نا بەدڵنیا ئێمە هەمانە یعنی ئێمە بە دێژایی مێژووی ڕۆژنامەگەری کوردی چه ئەو دەمەی لە سەردەمی بەدرخانەکانەوە تا پیرەمێرد و دواتریش لە سەردەمی شاخۆوانە هەموویمان هەمان بووە بەڵام هەرێکی بە فۆرم و بەستایلی جیا ئەگۆڕێت ئێستا ئێمە توانی بڵین ئێمە جۆرێ لە میدیاکار و میدیامان هەیە کە تا ڕادەیەکە توانی پێناسی بکەی بەوەی کە میدیایەکە هەم پێشی لە ناو مەسلەی نەتەوەی نیشتیمانیەکەیە میدیایەکە هەم پێشی لە مەسلە دیموکراسیەکانە میدیایەکە هەم پێشی لە مەسلە کۆمەڵایەتیەکانە ئەتوانی بڵێن ئێمە پێناسی بکەین کە ئەم 3-4 تێزە بگرێتوانێت بۆ میدیای کوردی بەڵێ ئێمە میدیای کوردی شوناسێکیە بەڵام شوناسەکەی کە یەتە خوارەوانێ دابەشەکرێ هەنێکی میدیای ئارەسەکراوە هەنێکی میدیای سێبەرەوە هەنێکی میدیای ئەهلی و ئازادە لە هەموو حاڵەتەکانە بەڵام کۆمەڵشتی گشتیش کۆی کردوینەتەوانێت لەوانە کۆمەڵی مەسایلی نەتەواتی کۆی کردوینەتەوە لەوانە کۆمەڵی مەسایلی ئینسانی کۆی کردوینەتەوە مەسایلی دیموکراسی کۆی کردوینەتوانێت هەرێکی بە قەدەری خۆی بەڵام من پێم وابێ بە شێوەیەکی گشتی توانین بڵێ میدیای کوردی لە قەیرانیشی گەورەیە بێگومان ینی هەموو میدیای لە هەرێمی کوردستانە هەن زۆرینە ناسنامەی هەڵگری ناسنامەی ڕۆژنامەگەری کوردین بەڵام ئەگەر بێنی ڕیزبەندی بکەیت بۆ ئەو پێناسی جەنابێت یا پێناسەیەکی تەندروست چییە بۆ میدیای نیشتیمانی هەڵگری میدیایەکی ڕۆژنامەگەری کوردی بێ ڕەنگە بە بۆچوونی من بەشێکی زۆر کەمیان لەوانە دەرچن بۆ ینی میدیای ئێمە تا چەند پرۆفشناڵە
تا چەند بێلایەنە میدیای ئێمە تا چەند دژی گەندەڵی و نەعەدالەتی و ناشەفافی وەستاوە چەنە دیفاعی لە مافی ژنان و کرێکاران و زەحمەت چشان کردووە و چەنە چەمکەکانی هەڵگری میدیای نیشتیمانی تیا بەرقرارە و چەنەوە پێشێرکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسانەکرێ تەندروستە کە تەندروست نییە و ئایا دام و دەستگاکەنە میدیایەکانی ئێمە چەنە پرۆفشناڵانە کارەکەن کارکتەرەکانیان چەنە کارکتەرن بێلایەنن و هەموو گیانیان ئیدۆلیژزە نەکراوە بە سیاست و بەلایەنگری بۆ چونین هەموو ئەوانە بەداخەوە خەلەلن و ئەگە بتەوێ ڕۆژنامەیە کەناڵی هەڵگری خەسڵەتی ڕۆژنامەگەری کوردی و میدیایەکی پرۆفشناڵ بێ بە بۆچوونی من هێشتا زەحمەتە لە میدیای کوردیە بە ئاسانی بیدۆزیتەوە بەڵام فەرقەکە بێگومان میدیای کوردستان 195 میدیای حیزبیە و ئیدۆلۆژیە و لەگەڵەوەش ئەو میدیا ئەهلی کە هەیە کەم بۆ خۆم پێم وایە میدیا ئەهلی بەشێکە لە سیستم پرۆسی سیاسی دیموکراسی داری کوردستان بەڵام ڕخنەی زۆر هێناوەتە سەرخۆی ینی بۆ نمونە لە زۆر حاڵەتان نەیتوانیوە بێتەرەف بێ لە نێوان لایەنە سیاسیەکانە گومانی خراوەتە سەر کە بۆ بۆچوونی من تەرەفداری نەکردو بەڵام خطابەکەی بە شکڵێک ئاڕاستە کردو گومانی کەوتوتە سەر و بەداخەوە کە حزبی سیاسی بەرپرسە لەو پرسیارێکە جەناب دەکەی پێدانی ناسنامێ ڕۆژنامەگەری حزبی کوردی ئەبوو بۆ نمونە بێلایەنەتر سەیری میدیا بکە ئازاددانەتر سەرچاوی زانیاری بخاتە بەردەست باربووی بکە پشتیوانی مادی بکە و تەنها حەسانەشی پێ بدە و لەگەڵەوەشە ئەمە حکوومەت بەرپرسی یەکەمە وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسە بەرپرسێکی سەرەکی تر سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە و دام و دەستگا میدیایەکانن بۆ لە هەرێمی کوردستان 7,000 کەس کراوە بە ڕۆژنامەنووس ناسنامەی هەیە چێ لێ بەرپرسە سندیکای ڕۆژنامەنووسان دام و دەستگاکەی من و تۆ تەییدی بۆکەین کە ئەمە فلانە لە کاتێکا ڕۆژنامەنووس نییە و بۆ معلوماتت ئایا من و تۆ سبێنێتوانین ببین لە سندیکای پارێزەران و فەرمانبەران و نازانم ئەندازیاران و ئەتوبا ببین بە ئەندام پێم ئەوەرمانەگرن نەخێر ئەی بۆ ئەوانە هەمویان ئەندامن لە سندیکاکانی ئێمە مەسەلەکە چییە مەسەلەکە بەشی زۆری ڕبتیە بە مەسایلی مادی و زەی وەرگرتن و ئەوانەوە کە نابێ ئەم کەسە نابێ لە ئەندامی سندیکا ڕۆژنامەنووسان ئەندامێ ئەلێرەوە کێشەکە دەست پێەکە هەر کەس دەبینی خۆی پێ ڕۆژنامەنووس هەر کەس ئیشێکی نییە دێ لە کەناڵێکی میدیایی ئیژە دۆزێتەوە کە لە هەموو دنیای ئەو کەسێک کە لە کەناڵێکی میدیایی ئیژەکە خەڵکێکە شارەزایە دەرچووە زمێنەی هەیە شارەزاترە پسپۆڕی هەیە لانێکە مێژوویەکی هەیەگەر شادەیەکی ئەکادمی زانستیشی نەبێ بەداخەوە ئەوانە هەمووی بەرپرسن و ئەوە فەوزاکەی دروست کردووە ناتوانانی بە کەسێک بڵی کە تۆ ڕۆژنامەنووسنی پێ دەڵێت تۆ بۆچی ڕۆژنامەنووسی پێڵە منەوە تا هەوێن پێ دەڵە من لە کەناڵی پەیام ئیژەکەم لە کەناڵی فلان ئیژەکەم لە فیساری ئیژەکەم ئەم ناسنامە بوونی پێدانی پێویستە بەرتەسێک بکرێتەوە ئەمە ناکاتەوەی کە ئێمە سانسۆر دانین بە شکلێک بێ ڕێکخرێتەوە پەیامەکەی ڕێکخرێتەوە گوتارەکەی ڕێ بخرێتەوە باشە ئەبێ ئەم گوتاری میدیانە ڕێز لە یەکتر بگرین لە بینی چەپ و ڕاز لە بینی ئیسلامی و ئەلمانی پێویستە ڕێز لە یەک بگرین بەڵام ڕاستی کاتەوە و ئەم داماڵدرێت لە ئەوەی کە سەرف ئیدۆلۆژیەکی ئیدۆلۆژی و میدیایەکی ناتەندروستی دروست کردووە کە کەسێک کە ڕۆژنامەنووس نییە پێویست ئەم ناسنامەی لێوەربگریتەوە کەسێک کە پیشەیەکی تری هەیە گرنگترین خاڵی ئەم مۆزوعی جەنابەت باس کرد بە بۆچوونی من ئەوەیە کە ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان نەبووە بە پیشە نەبووە بە حرفە تۆ سەد ئەوەنەی تر پەیامنێری کەناڵێک بی بەڵام ناتوانانی بە موچەکەت بژی وەکو دکتۆرێک نی وەکو مهندسێک نی وەکو پۆلیسێک نی وەکو مرورێک نی ناسنامەکەی دیارە پیشەکەی دیارە ئێمە نەبووە بە پیشە ئەم ئیشە ئێمە لە هیچ کوێی دنیاش نییە ڕۆژنامەنووسی پیشەیشی بە ئەتیبارە سەرک وەزیران و دام و دەستگاکان حکومەت پرسی پێیەکەن لەگەڵ خۆیان هاوسەفەرن لێرە بەداخەوە بەشێکی زۆری دام و دەستگاکان پیان وایە ڕۆژنامەنووس هەمیشە بە دوای کەم و کوڕەکان ناگەڕێت کە لە کاتێکا ئیشی دام و دەستگای میدیایی وایە بەڵام بۆ نمونە نابەرپرسیارەتی هەندێک کەناڵی میدیا و هەندێک ڕۆژنامەنووس وە گوێنەگرتنی دام و دەستگاکانی حکوومەت ینی لێک تێنەگەشتێکی دروست کردووە کە ئەوان پیان وایە ڕۆژنامەنووس دژمنی ئەم دام و دەستگایە و دام و دەستگاکانیش پێی وایە کە پێویستە هەرچی هاتە بەدەستی بڵاوی کاتەوە لە کاتێکە بە پێ پەیماننامەی شەرەفی ڕۆژنامەنووسی هەموو ئەو هەواڵان و بابەتانی کە تۆ بڵاویەکەیتەوە میدیا کاری لەسەرەکە مەرز نییە ئەگەر ڕاستیش بێ بڵاویکێتەوە کاتێکە زەرەرەدا لە سومعی کەسێک خێزان دەوڵەت حیزبێک مەزهەبێک ئاینێک فکر و بیرو بۆچوونێک بێگومان یعنی پیشەی ڕۆژنامەنووسی لە هەموو دنیا پیشەیەکی تایبەتمەندە و چینێک پێی هەڵەسن کە هەڵگری ئەبێ تایبەتمەندی پیشەیی بن
ڕاستە لە هەندێک قۆناغاوە لە زۆرێک لە قۆناغەکانە میلەتی ئێمە لەبەرەوەی بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی هەبووە زیاتر ڕۆژنامەنووسەکانیشی پابند بوون بە داخوازی قۆناغەکەوە و پابند بوون بە خواستی بزوتنەوە ڕزگاری خوازیەکەوە بەڵام لەگەڵ ئەوە ڕۆژنامەنووس پێویستە پابند بێ بە میساقی شەرەفی ڕۆژنامەنووسی و هەڵگری تایبەتمەندیەکانی ڕۆژنامەنووسێکی پیشەیی بن ینی ئەوانەی کە لەم بوارە کارەکەن ئەوەش ینی ڕاستگۆیی لە گوێزانەوەی هەواڵە ڕاستگۆیی لە ڕووماڵکردنە بێلایەنی لە ڕووماڵکردنە مەبەستم لە بێلایەنی ئەوە نییە کە تۆ لە نێوان زاڵم و مەزڵومە بێلایەن بی نا هەمیشە ڕۆژنامەنووس ناتوانێت لە نێوان ستەمکار و ستەم لێکراوە بێلایەن بێ بەڵام گرنگە ئەوەیە ستەمکار چی کرد وەکو خۆی بگوێزرێتەوە ستەم لێکراویش چۆن زوڵمی لێکرا بە و شێوەی بگوێزرێتەوە یعنی زیاتر داخوازیەکانی ستەم لێکراو و خواستەکانی هیواکانی هەوڵدانی بۆ نەهێشتنی زوڵم و زۆر و هەوڵدانی بۆ ئەوەی کە ئازادی بێنێتەکایە ینی ڕووماڵەکانی ئەبێ لە خزمەتی ئەو حاڵەتە و ئەو ئاراستەیە بێ لەبەرەوە پێویستە کات ڕۆژنامەنووس زۆر پیشەیانە کار بکە و وەکو وتم ڕووماڵەکانی زۆر ینی ڕووماڵەکانی زۆر ئازاد بێ لە خواست و بیرروبۆچوونەکانی خۆی لەوانەیە بڵێن ئەمە زۆریش قورس بێ بەڵام ڕۆژنامەنووس کە کاتێ ڕووماڵەکات ئەبێ وەکو ئەو کامێرایە وابێت ئەو کامێرایە چۆن ئێستا ئەم دیدارەی من لەگەڵ جەنابتا نەقڵەکاتە گوێزێتەوە ئەبێ بەو شێوەیە ڕاستگۆ بێت نابێ یعنی ڕاستیەکان لە بینەر بشارێتەوە چونکە درەنگ بێ یازوو ئەو ڕاستیانە بۆ بینەر دەرەکەوێ ڕۆژنامەنووسی پیشەیی هەمیشە بە درێژایی مێژوو سەرکەوتوو بووە لەوەی کە یا ئەو کەناڵانەی میدیا کە پرۆفیشناڵ بوون و پرۆفیشناڵانە کاریان کردووە هەمیشە سەرکەوتوو بوون لە مێژووە و ڕازگۆیی خۆیانیان سەلماندووە و بینەر و بیسەر زیاتر گویان بۆ گرتوون لەبەرەوە ڕۆژنامەنووسە بێ پابند بێ بە میساقی شەرەفی ڕۆژنامەنووسی و لا نەدا لەو میساقە زۆر باشە ئێمە کاتێکە باس لە میدیاکەین دووشتمان لە بەردەمایە کە وەک ڕوتێک وەک ڕێکارێک میدیا هەمیشە کاری لەسەرەکە یەکێ لەوانە یاسای ڕۆژنامەگەریە یەکێکیشیان ئەخلاقیاتی ڕۆژنامەگەریە کە بۆ هەموو پیشەیەکە توانین بڵێن ئەخلاقیاتێکی تایبەت و دیار هەن کە پێوەی پابند بین ڕاستە لە هەرێمی کوردستانە وەکو یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەگەریە بەڵام کۆمەڵەشتی مەتاتی تایە و کۆمەڵی بابەتی تایە کە هەم ڕۆژنامەگەرەکان و هەم سیاسیەکان تێبینی خۆیانی لەسرە بە هەر جۆرێک بێ بوونی گرنگە بۆ کاری میدیایی لە ڕووی ئەخلاقیەتیشەوە ئێستا ئێمە لادانێکی زۆرمان لە ئەخلاقیەتی میدیایی هەیە ئەزانی بۆ لەبەرەوەی ئێمە بنەما فەرهەنگیەکانمان بۆ خۆمان پێناسە نەکردووە میدیاکان نەهاتوون لەسەر بنەمای دیاری فەرهەنگی کوردی ئیتر هەر بنەمایەک بێ کار بکەن بڵێن ئەمە بنەماکانی کاری ئێمەیە لایەن داوە بوونەتە پەیام نێری کۆمەڵێک پەیامی فەرهەنگی کە لە دەرەوە واردی کۆمەلگای خۆمانی ئەەکەین ئەمە لادانە لە بابەتی ئەخلاقی خۆمان چونکە فەرهەنگ لە هەر بنەمایەکی ئەگەر خەلەلیشمانتیایە هەبێ تەغیرەکەی بەو شێوەیە ئاسان نییە کە میدیا دەستی باتێ بە هێنانی کۆمەڵێک پەیامی دەرەکی و بیخاتەنەی و کۆمەلگەکەەوە چونکە کاریگەری زۆر خراپی لەسەر دروستە بێ پابندبوونمان بە بنەمای فەرهەنگی پابندبوونمانە بە بابەتی ئەخلاقیەوە بابەتێکی تر هەیە مەسەلەی ئەخلاق و سیاست لە هەرێمی کوردستانە کۆمەڵێ بنەمای تێکداوە لەم نێوەندەیە تێک چوون ئەو بابەتانەی کە لە نێو بۆتەیەکی سیاسیان مەقبول نین وای لێ ئەکەن کە لە نێو ئەخلاقیاتیشان مەقبول نەبن مەرجنیە وابێ چونکە بابەتی ئەخلاق و بابەتی سیاسە دوو بابەتی جیاوازن ئەبێ مەسەلە بابەتە سیاسیەکان کە لەسەری ناکۆکین لەم بۆتە ئەخلاقیە بێنینە دەرەوە بەوەی میدیا بتوانێت خۆی پابندی ئەخلاقیاتی دیاری خۆمان بکات کە ئێمە بتوانین بە ئیتیکی ڕۆژنامەگەری کوردی ناوی بەرین ئیتیک نە دەرسە فێر بکرێت نەحەبوو دەرمانە بخورێتەوە عیلاج وەرگری ئیتیک
فێربوونە ممارەسەیە ئەخلاقە ئەنی ئەگەر ڕۆژنامە نووسێک 100 بڕوانامەی باڵاشی هەبێت 20 ساڵیش بێت لە کەناڵێکە ئیش بکە بەڵام لە ناخیان نەبێت لە هەستیان نەبێت لە هەزریان نەبێت ئیتیک لە هەستیان نەبێت ناڕوێت سەوز نابێت بەڵام ئەوە لە خلالی مارەسەوە لە خلالی ئیشکردنەوە لە خلالەوەی کە چاولی یەکتری بکەین پرەنسیپی بەرز و ئەخلاقی جوان و تێفکرینی باش و گەشت لە میدیا جێبەجێ بکەین بێگومان ئەو خۆی لە ئەساسە دروستە بێت هێواش دروستە بێت ئێمە ئێستا هەنێک کەڕاڵەیە پەیوەستن بە ئیتیکەوە هەنێک کەناڵەیە پەیوەستنی بە ئیتیکەوە خەڵک وەرگرم و تەلاقی کورد جیان ئەکاتەوە زانێت کە کام کەناڵە پەیوەستنیە بە ئیتیکی ئەخلاقی و کام کەناڵە ڕێنمایی و با بڵێن هەستی وەرگری ناپارێزێ کام کەناڵە ئیپارێزێ ئەوە لە خلالی ئەم مەسیرە وەک مارەسۆنێک وایە ئەم هزار ئەوەنە کەناڵ کوردیە هەمووی ڕائکەین پێکەوە هەمووی ناگاتە خەتی کۆتایی هەمووی ناگاتە ئەو خاڵی کە چی بات و چنێبات و کۆمەڵەکەی باتەوە بەڵام کۆمەڵی لە نیوی ڕێگا بجی هەڵێ کۆمەڵی لە سەرەتای ڕێگا بجی هەڵێ کۆمەڵەکە گاتە ئاستی ئەوی کە نزیک بێتەوە لە خەتەکەەوە بەڵام ماهێتەکەی و معدەنەکەی و کانزاکەی دەرەکەوێت ئەو کاتێککە خەڵک پشتیان تێکرد کەناڵەکە ئەکەوێت کە خەڵکیش وەرگریش پشت لە هیچ کەناڵی نکات چونکە پشتی لە هەر کەناڵێک کرد ئەو کەناڵک دۆڕان نسیبێتی ئەمی بڵێن بە بەراورد بە خۆمان تموحمان زیاترە کەناڵمان زۆرە بەڵام تموحمان ینی ئەوە زیاتر بووە ئەوەنگ بە ژمارە لە چەندایەتیا کێشەمان نییە لە چۆنایەتیا کێشەمان هەیە ئێمە ئێستش کەناڵێکمان نییە کەناڵێکی نیشتمانی کە تعبیر لە ڕێی من و تۆ پێکەوە بکات تۆ کەناڵی خۆت هەیە من کەناڵی خۆم هەیە دراوسەکەم کەناڵی خۆی هەیە هەر کەسە و متابعی کەناڵی خۆیەتی بەڵام کەناڵێکمان نییە وەک BBC-یەکی کوردی وەک جەزیرەیەکی کوردی وەک CNN-ێکی کوردی ئەم کەناڵە تعبیر لە هەموو بۆچوونی هەموو ماکە ینی کەناڵێکی نیشتیمانی بێ ئەمە ئەو خاڵەیە کە پێویستە دوای 25 ساڵ یعنی ڕوبع سەدەیەکە چارەکە سەدەیەکە ئێمە لە میدیای سەرقاڵین ئەکرێت لەمە بەدووە بیر لەوە بکەینەوە کە میدیای نیشتیمانیمان هەبێت میدیای من جا نەبێت لە میدیای تۆ میدیای تو جا نەبێت بە ئەگەر میدیای جاشتی بەڵام لەژێر چەتری یەک میدیا هەمووان بتوانین کۆبینەوە ئەوە ئەکەوێتە سەر ڕۆژنامەنووس ئەو شتانە بە دەرس نابێت ئەبێت ڕۆژنامەنووسێک کێتە بوارەکەوە پێشەکی بریاری ئەوە بووە بریاری ئەو بەلای خۆیەوە کە کارێ نەکە وجدانی پێ ئازار بدە کارە نەکە کە زەرەر بە خەڵ بگەێنێ کارە نەکە کە زەرەر بە میلەتەکەشی بگەێنێ هەندێک خەبەر هەیە کارێکی واکە کە بەڕاستی زیانە بەخشێوە سڕێک نهێنێکی وڵاتەکە دەربخەی بۆ دەرەوە کارێکی خراپە یا هەندێک پەیوەندی سیاسی هەیە کە حیزبە سیاسەکان کردوانە لە دەرەوە بۆ مەسلحەتی میلەت بۆ مەسلحەتی لایەکی تێکۆشەر بووە ئەوانە پێویست نییە بەستەری بۆ وروژانی بەوە چاوی خەڵقی تر یا دەربارەی تەنانەت دەربارەی مەسەلەی شەڕی ئێستا لەگەڵ داعش ئەبێ ڕۆژنامەنووس زۆر بوو یابێ لە بەکارهێنانی راپۆرتەکانیانە یان کە راپۆرتێکەدا شوێنە ئاسکەرەکە کەشف نەکات کارێکی وانەکە کە حەقیقەت با بڵێن دوژمن زەفەر بەو شوێنانە بێنێ مۆراسیلی حربی لە سەحافە بابێکی تایبەتیە فەسڵێکی خاصە بەس ئێمە ئەوە مجرد ئەوە نییە کە بچێت ڕستم بگرێ و بێتەوە من جۆم لێ بە گوێ خۆم جۆمەوە باشێت کە ئێستا پێشمەرگەکان لێرەوە بۆ فڕاش نەڕۆن کە نابێەوە ئەوە کارێکی عسکەریە نابێت تۆ استراتیژیکی عسکەری پێشمەرگە بگەنی و حتا لە جەپەکان نابێت ئێمە فڵان شوێنین هیچی تۆ نییەوە چون مۆقع کەس بکرێ جاری وایە حتا لە تەخریەکە شوێنی بۆ خەڵ دەرەخی کە لەو شوێنە بات لە هەندێک شوێنە مەراسیلی حربی کاتێتەوێ بەرگی ینی وەکو پێشمەرگەکان کە چیانە بەلایە ئەبێ ئەوە لە بۆی کە نەدانێک ئەمە سەحافیە و حتا لە بەعزی وڵاتیشە ئەگەر ئەویەکەی وانە بێ بە تەریقەیەکی تر بە جاسوس قسە بکرێت ئەگیری و ئازار دێتێ لەبەرەوە بێ ڕۆژنامەنووس ئەگەر لەوانەش بێت و مەسلحەتی میلەتەکەی بخاتەوە شتێکەوە مجرد ئەوە نییە کە تۆ خەبەرێک بڵاوکەیتەوە ناوە پێپیاکەی ئەو خەبەرە تا چەند زەرەر بە میلەتەکە دەگەێنیە تا چەند زەرەر بەو دەستگایە ئەگەنی کە خۆی ناردە بەوە شوێنە بۆیە پێویستە ڕۆژنامەنووس زۆر مخەیەت بێ بەو شتارە بە تایبەتی ئێتیکە ڕۆژنامەنووسی دوایەوە شتێکی زۆر گرنگە کە بەڕاستی هاوڕێم بۆ ڕۆژنامەنووس ئەبێ بخوێنێتەوە ئەبێ بە دوواداچوونی ئەبێ ئەبێ بزانە سەری سەحافی دینا بکات چۆن پێشەکەوێ خەبەرەکان چۆن داڕێژن چۆن بڵاوەکەنەوە بەس بەداخۆ لای ئێمە زۆریان نەکە ئینگلیزی نازانێت کە ئینگلیزی ضروریە عەرەبیەکەش نازانێت جاک عەرەبیەکە نەزانێت چی فێرە بێت چۆ سەرچاوی ڕۆژنامەنووسی زیاد دەکات پێویستە
بخوێنێتەوە متابع بکە بە دوایە بچێ بەوەی کە بگەینە ئاستی ڕۆژنامەنووسانی تر لەگەڵ ئەوەشە بە تێگرایی ئێمە ئێستا ڕۆژنامەنووسی هەڵکەوتومان هەیە باشمان هەیە جێ دڵخۆشین بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئێتلیە بووینێتەوە هەمووی تەواوی خێوانیە چونکە زۆر جار ئەوانەی کە لە تەلەڤیزیۆنە زۆریان هەن کە دەرەکەون بە ناوی شیکاری سیاسی و چاودێری سیاسی ئەسڵەن سوکایەتی بە ڕۆژنامەنووسی گەێن چونکە لە شتەکە نازانێ و دایکوجێ تەمان هەیە ڕۆژنامەنووسی مولتەزیم هەیە هەژی متازیم ڕۆژنامەنووسی بەرەڵاش هەیە تۆمەتێ ناخەتە پاڵێکێک ئەگە بەڵگەی نەبێت بەڵام هەیە لە خۆی دایکتێ بەجارە بە قسەی خەڵکی تر ئەمانە پێویستە پێداچوونەوەی بێت یعنی ئێستا بەغا ئەم هەموو دزیەی تیا کراوە هەموو بەرتی خۆنشانە بەڵام زۆر جار کە بەڵگەی نەبوو بەدەستەوە شتەکە تەڕە ناکە بەڕاستی ڕۆژنامە بەدا زۆر لەسەر ئەوە سوورە کە ئابڕووی ئەوانەیە بە کە دییان ئەگەرە بەدای سەرچاوە بە دوای مەزدەرە بە دوای بەڵگەنامە بە دیکۆنۆمێت شتەکە بڵاوکاتەوە ئێم مجارەت کافینەکە من بنووسم بسە فلان دەستگا لە کوردستانە ئەوەندە نەختی اختلاسی کردووە فلانجیە ئەبێ مەسەفسێکی جا قسە بکەی بێژگەرەوە مەسائلی محکەمە هەتا لە دادگا برایسە نەیرێ بۆت نییە بچیت ئەو بەسەیە بەوروژەنی بیبەلایەنگی بۆ لایەک دادگا برای سەریا تۆتەین قسە بکەی سەریا ڕاستیەکەیە بوو بۆ چوونی جیاجا هەیە لەسەر ئێتیک ڕاستە ئێمە لە هەنێ ڕۆوانێ ئێتیک ئەوە بێکە ئەو پرەنسیپەنێ و دەوڵەتیانە بێکە هەموو چەند ساڵ جارێک لە کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان بڕیاری لەسەرایە هەمیدایەک بۆ خۆی هەبێ یا لەسەر ئاستی نیشتیمانی کۆمەڵێ ئێتیک و پرەنسیپی خۆی هەبێ ئەوانە هەمووی ڕەوایە بەڵام من پێم وابێ ئەگەر ئێتیک کورتکەیتەوانێ بۆ ئەوەی کۆمەڵێ شێوەی ژیانی میدیایی پیشانێن لەوانە لایف ستایل پیشانێن لەوانە کۆمەڵێ هەواڵ و زانیاری لەسەر ئەستێرە سیاسی وەرزشیەکان ئەستێرە هونەریەکان بڵاوکرێتان من پێم وابێ من ناچێت بابێتیکەوە بەڵام بەعام لە کوردستانە ئێتیکی ڕۆژنامەوانی لاوازە لەبەرەوەی یەکەم ئێمە ناوەندە زانستیەکانمان ناتوانانی ڕۆڵی گەورە ببیننەوە دووەمینیان ئێمە میدیاکان بە بەردەوامی خول و دەورەی تەواویان نییە ئەمانە هەمووی کاریگەری کردوتە سەر ئەوەی کە ئێتیک لە وڵاتە ئۆتیکی ڕۆژنامەوانی لاواز بێت و من پێم وابێ بەشیشی پەیوەندی هەیە هەر بە شێوەیەکی گشتی ئێتیک لەناو ئەم کۆمەلگا دواکەوتوانەوە کۆمەلگای کوردیش بەشێک لەوان ئێتیک هەم بە شێوەیەکی گشتی لاوازە ینی ئێتیکی دکتۆری لاوازێکی ئێتیکی مەحامیە لاوازە کاریگەری کردوتە سەر ڕۆژنامەنووسان بەڵام من پێم وابێ ڕۆژنامەنووسان خۆیان ناتوانن دەستگا بە دەستگا لە خوارەوانەیە هەوڵدان بۆ پەرەدان و گەشەپێکردن بە ئێتیک ئەکرێت لە دەستگایشی بچووکوانێ ئێتیکی ڕۆژنامەوانی خۆی بێ هەتا چێتە سەروانی و لەسەر ئاسینەتەوەی هەمان بێ لە ڕاستیە مەسلەی زۆر گرنگە مەسلەی کاری ڕۆژنامەنووسی پێشەوەی یاسایەکی بۆ دانرێ بۆی حاجز بێ لە بەردەم پێشێکاریەکانی کە من تۆیکەین شتێکەیە پێوترێ ئیتیکەوەی کە جەناب بەست کرد ئەمە بە بۆچوونی من دافعێکی زاتیە لە تۆیە هەبێ لە منە هەبێ بێ ئەمە ڕۆژنامەنووسی پێ پەروەردە بکرێ ینی بۆ منە تۆ قسە لەسەر وەزیرێک بکەی لەسەر گەندەڵی وەزیرێک بکەی زۆر باشە بەڵام ئەبێ ئەم حاجزە ئەم مەسەلە ئیتیکە ئەم مەسەلە ئەخلاقی مۆڕاڵێ لە تۆیە هەبێ لە منە هەبێ لە ڕۆژنامەنووسێک و کەناڵەکەی من تۆیە هەبێ کە ڕێگا نەدا قسە بەژن و کچەکە و کوڕەکەی بڵێ بەداخەوە قسە بە وەزیرێگەڵی ئەمە لەکوێ ئیتیکە هەیە و تۆ جارە پێشەوەی کە دادگا ساغی نەکردوێتە تۆ 1000 تۆمەتی بۆ دروستەکەی نەکەم ئەمە بۆ شخصی عادی ڕاستە بۆ خێزان ڕاستە بۆ مەسەب ڕاستە بۆ هەموو شتەکان هەروەی کەوتم بە بێ فاکت و بەڵگا مەسەلەی ئیتیک بە نەزاری من لە کاری میدیاییدا ئیتیک لە یاسا گرنگترە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە دوو جار ئیتیک گرنگترە لە هەموو دنیای بینی یاسا ئەو دەورون ڕۆڵ و نەخشەی نییە بەڵام ئیتیکە کە ڕۆژنامەنووسەکەوالێکە فیلتەرێکی دانا ئەم هەواڵە بڵاو نەبێتەوە ئەم هەواڵەوە بڵاوێتەوە بەداخەوە لای ئەمە هەواڵەکان بۆی سەبقی سەحەفی دروستکە بۆی وروژێنەر بێ بۆی کەناڵەکەی من و تۆ زۆرتر بینەری هەبێ سەیرەکەی هەندێک جار بینەر بەلا ڕێدابرێ و هەرەوە شەوای کردووەکە لەسەر جادە لە شەقام بڕۆ لە خەڵک پرسە ڕێی چیە بەرامبەر میدیا ڕێیەکی زۆر نێگەتیڤی هەیە چەنە بزانە نیگەرانە ڕاپرسیەک بکە بزانە چەنە خەڵک نیگەرانە بۆ چونکە پێی وایە میدیاش تامبۆی سیاسی هێزە سیاسیەکان و ئیدۆلۆژی حیزبە سیاسیەکانی وەرگرتووە پێی وایە هیچ میدیای نێن بتوانێت بێلایەنانە دوو هەواڵت بە سادق و دروست بۆ بجێڕێتەوە پێی وایە لەمە ینی بەردەوام خەبەری ناخۆشە بێ بەردەوام تەسیری نێگەتیڤی هەیە لە ڕووی سێکۆلۆژیەوە بۆ سەرتاکی کۆمەڵگا هەمیشە بینی بۆ نمونە
سەیرە هەرچی ئەچێتە تەلەڤیزیۆنەکان ناڕازی هەمووی ئەترازی هەیە هەمیشە خەز نییە قسێکی باش بکە ینی خۆیرە جەهەنەم نییە هەنی ئەم وڵاتە هەر شوێنێکی تری ڕاستە خەلەلتیایەکەم و خوڕیتایە بەڵام وا ڕاهاتوە بە نظری من وە میدیا خەڵکی وا ڕاهێناوە خەڵک وا مؤثر بووە لەسەر میدیا کە هەمیشە دیوە نێگەتیڤەکانی کۆمەڵگا دیوە خراپەکانی پیشانجاوە لە کوشتنی ژنانەوە لە نازانم لە مەسلەی تیرۆرەوە لە کێشەی بینی ئیسلامی و علمانی لە مەسلەی گەندەڵی و لە هەموو مەسلە ئابوووریەکان لە هەموو ئەوانە بەداخەوە بەڕاستی بەم حاڵەی ئێستای ئێمەوە میدیا بەرپرسیارەتی زۆریەکەوێتە سەرسان و ئەتوانین لە هەندێک لە زۆر حاڵەتە با بڵێن ئەتوانین پێ بڵین کە میدیا نابەرپرسیارە نەمامەڵاکە بەڕاستی میدیا نابێ وەکو حیزب بیرکاتەوە میدیا نابێ وەکو کۆمەڵگای بیرکاتەوە میدیا بە پێچەوانەوە بوو لەسەر و ئەوانەوە بیرکاتەوە تەندروستتر ئەکتیفتر و ئاراستەکرا و بە مەرجێک کە بتوانێت باشتر بێ لە دام و دەستگای حکوومەت و حیزب و لە خێزان و لە تاک بێ باشتر بیرکاتەوە ئەی باشتر خەڵک ئاراستە بکە خۆی نمونەی بدێنیامان لە بەردەستایە ئەسڵان دەبێتە هۆی تەقوێکردنی دیموکراسیە بێتەوەی کەشەکردنی دیموکراسیەکە میدیایەکی تەندروستت هەبێ لەگەڵەوە شان پێم وایە ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان هێشتا بە ئەم ساڵ لەگە ساڵ پار باشترە لە ڕووی ژمارەوە لە ڕووی پێشێرکاری و پێشێرکاریەکان کەمتر بوو.